لە 3 ڕۆژی سەرەتای ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا NRT وەک تاکە کەناڵی ئەهلی بێلایەن ڕۆماڵی بەرەو پێشچوون و هێرشەکانی هێزی پێشمەرگەی کرد. ڕۆژی 20 مانگ و چەند کاتژمێرێک دوایەوەی وەزارەتی پێشمەرگە دەستخۆشی لە NRT کرد بۆ ڕۆماڵەکانی بەبێ جیاوازی لە بەرەکانی شەڕدا، بەڵام لە بڕیارێکدا بەناوی وەزارەتەکەوە ڕۆماڵی تیمەکانی NRT لە بەرەکانی شەڕی مووسڵ قەدەغە کرا. NRT وەک تاکە کەناڵی ئەهلی بێلایەن لە هەرێمی کوردستاندا ڕێگری و بربەست لە بەردەم ڕووماڵ و کارە میدیایەکانیدا دادەنرێت. لە بەرامبەریشدا میدیاکانی حزب و تەنانەت میدیای دەستگا چیخۆڕیەکانی وڵاتانی ئیقلیمی نەک هەر بە ئازادانە کار دەکەن، بەڵکو لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمیشەوە هاوکاری دەکرێن. ئەمە یەکەم جار نییە بەناوی دامەزراوە فەرمیەکانی حکوومەتەوە سنووری کارکردنی NRT بەرتەسک دەکرێتەوە و هەر جارە و بە بیانوویەک ڕێگری لە کارکردن لە NRT دەکرێت. بەڵام بیانوو پاساوەکەی ئەم جارە ئەوەیە کە لێدوان و قسەی دوو میوانیان بەدڵ نەبووە لە بەرنامەیەکی NRTدا. قەدەغەکردنی ڕووماڵی NRT لە کاتێکدایە کەناڵی جەزیرەی قەتەڕی لە ئۆپەراسیۆنەکانی مووسڵدا لە هەواڵ و ڕاپۆرتەکانیدا بەم جۆرە باسی ڕووداوەکان دەکات. بۆ نمونە دەڵێت لە کاتی کۆنتڕۆڵکردنی چەند گوندێکی دەوروبەری باشیک بەدەیان پێشمەرگە کوژراون و بریندار بوون. هەروەها لە یەکێکی دیکەی هەواڵەکانیان دەڵێن لیوە مستەفا کۆرانی جێگری فەرماندەی هێزەکانی هەڵگۆرد لە میحوەری باشی کوژرا. تیمەکانی جەزیرە و پەیامنێرەکانی کە بە ئازادانە لە هەولێر و دووەکدا دەسوڕێنەوە و کار دەکەن پەیامنێرەکەیان لە پەخشی ڕاستەوخۆدا لە میحوەری باشیکەوە لە ماوەی تەنها 3 خولەکدا باسی لەوە کرد کە دایان ئۆتۆمبیلی فریاکەوتنی بینیوە بە وتەی خۆی کوژرا و بریندارانی پێشمەرگەیان گواستووەتەوە. ئەم وتەیە لە ماوەی ئەو 3 خولەکەدا 7 جار دووبارەی کردەوە. وكالة أعماق التابعة لتنظيم الدولة الإسلامية فقالت إن سەرباری ئەوانەش کەناڵی جەزیرە کە داعش بە دەوڵەتی ئیسلام ناو دەبات هەندێک ناوەندی ئەکادیمی و لایەنیش پێیان وایە بە ئاشکرا لایەنگری داعش دەکات. بەڵام لە هەرێمی کوردستانەوە ڕێگەی پێدەدرێت بۆ ڕووماڵکردنی ئۆپەراسیۆنەکانی مووسڵ، بەڵام لە NRT قەدەغە دەکرێت. جگە لە کەناڵی جەزیرە کەناڵە تەلەڤیزیۆنەکانی دەسەڵاتدارانی پارتیش بەردەوام لە میحوەرەکانی پێشمەرگەوە بە شێوەیەک ڕووماڵی ڕوبەڕووبوونەوەکانی پێشمەرگە دەکەن و زانیاری و نیهێنی سەربازی بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ئاشکرا دەکەن کە بەشێکی زۆریان خزمەت بە داعش دەکەن و بوونەتە مەترسی ڕاستەوخۆ لەسەر ژیانی پێشمەرگە. لە تازەترین پێشاتیشدا لە ڕووماڵی یێرشەکەی داعش بۆ سەر کەرکووک یەکێک لە کەناڵەکانیان بانگەوازی چەکدارانی داعش بۆ هاوکاریکردنیان لەلایەن خەڵکەوە بڵاو کردەوە. سەرباری ئەوانە و جگە لە کارکردن و ڕووماڵی پیشەیانە و بێلایەنانە خاڵێکی دیکەی جیاوازی NRT لەگەڵەوان ئەوەیە کە هیچ بنەماڵە و حزبێک یان کوڕ و برازای بنەماڵەیەکی لە پشتەوە نییە. بەڵام وەزارەتی پێشمەرگە و پارتی لە بەرامبەر جەزیرەدا کە تەنها مەبەستێتی داعش وەک سەرکەوتوو پیشان بدات و زانیاری لەبارەی زیانەکانی پێشمەرگەوە بڵاو دەکاتەوە، هەروەها کەناڵی دەسەڵاتدارانی پارتی کە بەشێک لە زانیاریەکانیان ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دەچێتە خزمەت داعشەوە بێدەنگن و هیچ کاردانەوەیەکیان نییە. ڕێگریەکان لە NRT نوێ نین. ساڵێک پێش جەستا و لە مانگی دەدا کاتی قەیرانی سەرۆکایەتی هەرێم ئەو کاتە و ئێستاش کە میدیاکانی ئیطلاعاتی ئێران و میتی تورکیا بازادانە لە هەرێمدا کاریان دەکرد و نووسینگەیان لە هەولێری پایتەختی هەرێمدا هەبوو، NRT نووسینگەکانی لە هەولێر و دووەک بۆ ماوەی چەند مانگێک داخرا. هونەر ئەحسان، NRT.